بەڵاوەی کە دەیبینین هاوڵاتانی هەرێمی کوردستان هەمووان چاوەڕوانی ئەم ڕێکەوتنن. لەلایەکی دیکەشەوە ترس لە ڕێگریەکانی بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنی هەولێر و بەغداش دێتە ئاراوە ئەگەر ئەم ڕێکەوتنە نەگاتە ئەنجام. بۆیە دەمانەوێت زیاتر گفتوگۆ لەسەر بابەتەکە بکەین لەگەڵ مدحەت سلێمان مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کە لەگەڵمان میوانە. ئەم کاتتان باش بەڕێز مدحەت. هەرێمی کوردستان هەموو پابەندیەکانی بەرامبەر بە بەغدا ئەتوانین بڵێین جێبەجێ کردووە. ئایا ئیدی هیچ بربەستێکی دیکە ماوە بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە؟ خۆی هەموو ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا عیبرەت لە جێبەجێکردنیەتی بە درێژایی مێژوش کە کورد خەباتی کردووە هەردەم باوەڕی بە دیالۆگە بووە هەردەم لەگەڵ ئەوە بووە کە ڕێبکەوی لەگەڵ بەغدا هەموو ڕێککەوتنەکانیش لەلایەن بەغداوە پێشێل کراوە هیواداری نەمجارە پێشێل نەکرێ. چاوەڕێ دەکەین هەفتەی داهاتوو ئەو وعدانی کە دایانە بزانانی جێبەجێ دەکەن یاننا و لەگەڵ هەر هەفتەی داهاتوو نا ئەگەر درێژەی کێشا لە دوای سێ مانجیش بەغدا تەگەرەی دروست نەکرد کەواتە ئێمە لەسەر سکەیەکی باشین. بەڵام ئەوەندە خەڵکانێکان حەز بە تێکدانی ئەو پەیوەندیە دەکەن لەلایەن با بڵێن تەرەفی شیعیەکان لە بەغدا و لەلایەن بەداخەوە هەندێک ئەندام پەرلەمانی کورد و یاخود ئەحزابی کورد هیوادارم ئەوانەی خۆمان دژی کوردستان و دژی ئەو ئیتفاقیە لێدوان نەدەن و یاخود قسە نەهێنون و نەبن. بۆ نمونە ئەو ئەندام پەرلەمانەی کە بە ناوی سوودانی وە قسەی کرد گوایە سوودانی گوتێتی حکومەتی هەرێم ڕازینیە هەژدەی مانگ موچەی هەرێمی کوردستان بنێدرێ ئێ باشە ئەو بەڕێزە خو دەیتوانی تەلەفۆنێک بە وەفدی دانوستکاری کوردستان بکە بڵێ ئەرێ ئێوە قسەی واتان کردووە چوشی وەفدی ئێمە کۆبنەوەی لەگەڵ سوودانی نەکردووە کەواتە یەکێک هەیە قسەی خێر ناکە ئەوجا لە ئەحزابی شیعەکانە بە سوودانی گوتووە با بڵێن لایەنی کوردیە چووە بە سوودانی گوتووە بە ناوی ئەو وەفدەوە یعنی پێم سەیرە تووبێی لەسەر بنەمای قسەیەک کە نەکراوە وەفدی کوردستان نەیکردووە تووبێ زەرزەیەکی ئەعلامی دروستکەی بۆ ئەوەی سیاست بۆ میلەتە بکەین نەک سیاست بۆ ئەو میلەتە بکەین. ئەگەر ئەمانە ڕوو نەداتن لەو بڕوایەدام ئیتفاقیەکە بەردەوام دەبێتن و لە بەرژەوەندی خۆی دانوستاندن وایە ڕاستە هەندێک زۆر شتەیە بەدڵی ئێمە نییە بەڵام ئەگەر جێبەجێ بکرێت زۆر شتی شێ بەدڵی بەغداش نییە. باشە بەڕێز مدحەت جەناب دەستا ئاماژەت بۆەوە کرد کە عیبرەت لە ڕێکەوتنەکە جێبەجێکردنەکەیەتی کەواتە قۆناغی دوای ڕێکەوتنەکە گرنگە و بە پێی و ئەزمونەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەی و ئێوە شەکو چاودێرێکی سیاسی ئاگاداری هەموو ئەو بارودۆخانان کە دێتە ئاراوە تا چەند ئەتوانین بڵین گەرنتی هەیە بۆ ئەوەی کە بەغدا لەسەر ئەم ڕێکەوتنە بەردەوام بێت و شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێت بە پێی و ئەزمونەی کە ئێمە لەگەڵ بەغدا هەمانە. بە پێی ئەو ئەزمونەی من کە لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەمە ئەگەر وڵاتێکی ئیقلیمی لە بەغدا بگەڕێ لەو بڕوایەدەم ئەو ئیتفاقی جێبەجێ دەکرێت بەڵام بەداخەوە وڵاتێکی ئیقلیمی هەیە 17 شاری عراقی داگیر کردووە ئەگەر شتێک بە مەزازی ئەو نەبێت دەتوانێت فەرمان لەسەر حکوومەتی عراقیش بکە کە ئەو ڕێکەوتنە جێبەجێ نەکا. ئەوە من باسی ئەمری واقع دەکەم کە ئێستا تێداین لە ڕووی پراکتیکەوە لە ڕووی تێئۆریەوە ئێمە هەموو شتێکمان بڕاندۆتەوە لەگەڵ عێراق و نمونەیەکی بەسیتیش دەینەوە سۆڤان خان ئێمە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆک ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فیدراڵ ئیتفاقیەکیان واژۆ کرد لە بەغدا بەڵام لە پەرلەمان تێکیاندا کەواتە دەستێک هەیە هەوڵی تێکدانی ئەو ئیتفاقیە دەکا بۆیە ئەگەر ئەو ئیتفاقیە وەکو لە ڕووی تێئۆریەوە ئێستا هەموو شتێکمان بڕاندۆتەوە ئەگەر 5-6 مانجی بەسەردا بچێ ئەوە 3 ساڵەکە ڕەنگە بەڕێ بکاتن بەڵام لە دوای 2-3 مانگ تەگەرە بۆ ئەو ئیتفاقی دروست بکرێت تەگەرە بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت من بم لە جیاتی با بڵێن کوردستان چۆشی ئێمە یەکێکین لە پێکاتە سەرشیەکانی حکوومەتی فیدراڵی عێراق محەممەد شایع سوودانی سەرکردایەتی دەکا بەڕێی من سەحب بکرێتەوە لەو حکوومەتە بۆ ئەوە حکوومەتە هەڵبوەشێتەوە تو چەند جار تو ئیتفاقیە بکەی خەڵکی تر بێت تێکیدا دوای ئەگەر هاتووە ئەو قسەی
محەممەد شەیع سوودانی ڕاستیش بێ بە ئەو ئەندام پەرلەمانەی گوتووە باشە دەبێ محەممەد شەیع سوودانی خۆی لەگەڵ وەفدی کوردستان قسە بکە نەک بە قسەهێنەرێک بۆ تێکدانی ئارامی کوردستان ئەو قسەی بەو ئەندام پەرلەمانە بڵێ بۆیە ئێمە دەزانین خەڵکێکی سەرخواش زۆرە خەڵکێک کە قسەی خێر لە دەمی دەرناچێ دەبێ محەممەد شەیع سوودانی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە هەموو وەلانێ بە دوای قسە خێرەکاندا بگەڕێ و ئەگەر هەر بربەستێکی شەیە تەلەفۆنێکەیە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو کێشەکان یەکلاکەنەوە چونچی ئەمە لەگەڵ خێرین مادەم ئێمە لەگەڵ خێرین بەرابەرەکەشمان دەبێ لەگەڵ خێر بێ و خۆی دەرباز بکە لەلایەن ئەو کەسانەی کە هەوڵی تێکدانی ئەو پرۆسەیە دەدەن و یاخود وڵاتانی ئیقلیمی کە گوشاری لێسەر دەکەن دەبێ بە ئاشکرا بڵێ خەڵکانێک هەیە هەوڵی تێکدانی و ئیتفاقی دەدەن. باشە بەڕێز مدحەت جەنابەت لەناو قسەکانت ئاماژەت بەوە کرد کە ئەمە شتێکی حاشا هەڵنەگرە کە کورد و هەرێمی کوردستان سیاسەتمەدارانی هەرێمی کوردستان و پێکەنەرانی حکوومەتی بەغدا بۆ دروستکردنی ئەو حکوومەتی کە ئێستا لە بەغدا هەیە کورد بۆتە بەشێکی سەرەکی لەوێ کەواتە ئەگەر هاتوو زۆرینەی لایەنەکان پێشکەوت ئەوەی کە ئەبینین ئێساش پشتی ئەم ڕێکەوتنە دەگرن باسی لەوە دەکەن کە پێیان خۆشە ئەم ڕێکەوتنە بکرێت بەڵام لابەلا دەبینین کە لەژێر ئەو ڕێکەوتنی دیکەش ئەکرێت یاخود بە جۆرێکی دیکە دەیانوێت زەرەر و زیان بە کوردستان بگێنن ئەمە تا چەند ئەتوانی بڵین سەنگی هەرێمی کوردستان لە بەغدا ئەوەندە قورس هەیە کە ئەو ژێربەژێر ڕێکەوتنانە کاریگەری نەبێت لەسەر هیچ شتێکی دیکە و ئەم ڕێکەوتنە بە ڕێکوپێکی بچێتە پێشەوە لە کاتێکە کە کورد بەشێکی سەرەکیە لەو هاوپەیمانەتی کە حکوومەتی عێراق پێکی هێناوە بۆ دروستکردنی حکوومەتەکەی خۆی بەلای منەوە ئەوەی کە لە هەمووی گرنگترا یەکڕیزی و تەبایی ناوماڵی کووردە چۆشێکە ئێمە یەکڕیز بین بەغداش بە ئاسانی ناتوانێت ویاخود ئەحزابی ویلایی ناتوانن کاریگەری ئەوەندە زۆریان لەسەر محەممەد شەیع سوودانی وەکو سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدراڵ هەبێ بەڵام ئێمە خەریکی زرت و فرد بین بچینە بەغدا وەکو حیزب خەریکی تێکدانی ئەو پرۆسەیە بین کە حکوومەتەکە بە حکوومەتی هەموو کوردستان نەزانین ئەمە لە بیرمان نەچێ حیزبمان هەیە وەکو پارتی دیموکراتی کوردستان پشتی لەو حکوومەتی هەیە کە بە ڕێژەی کورسیەکانیش بێ نابێ ئەوەندەی بەبەرکەوێ بەڵام کە دێتە سەر مەسەلەی حکوومەت هەوڵی شکستی و حکوومەتە دەدا کە خۆی بەشدارە لەناو حکوومەتەکە دەڵێ ئەو حکوومەتە بۆی لەکەدار بێ بۆ ئەوی پارتی لەکەدار بێ ئاخە دەبێ ئەو شێوازی بیرکردنەوەی بگۆڕێ کە من لەناو حکوومەتم دەبی هەوڵی سەرکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان بدەم و ئەوەی لە دەرەوەی حکوومەتیشە ڕەخنەی هەیە هەوڵی چاکردنی پرۆسەکە بدا نەک هەوڵی شکستی حکوومەتەکە بدا چونچی ئێمە چەندی خۆمان خەریکی یەکتر بین ئەوەندە لاواز دەبین بەرامبەرەکەشمان لەخوای دەوێت یەکریزی ناوماڵی کورد یەک نەبێ بۆ ئەوەی زیاتر تەنازۆل بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە خەڵکی هەرێمی کوردستان بکاتن بۆ یەگەیمە تەبابین ئەوانیش وەکو شەڕە کە تو لە بەرامبەر هێرشکارەکە ڕاوەستای ئەویش ڕادەوەستێ هەڵاتی بە دوات دەکەوێت بزانی لاوازی هێرش دەکاتە سەرت بۆیە هیوادارم چیتر ئەندام پەرلەمانەکانی کە نوێنەری خەڵکی کوردستانن دژی هەرێمی کوردستان قسە نەکەن بچن بە دوای نقطەی زوعفی بەغدا بگەڕێن کە چەند پارە دەدزرێ چەند شەریکاتی وەهمی هەیە بە دوای ئەو کەسانە بگەڕێن کە وەکو دزی سەدا 3 ملیارد و نیو دۆلاریان دزیوە نەک بێن خەریکی هەرێمی کوردستان بن کە کەوتۆتە سەر ئیتیفاقیەیەک وایان لە ئێمە کرد نەود ڕادەستکردن ڕەود ڕادەستکرد پارە دەڕژێتە کوردستان ئێوە نەمان بینی پارە بڕژێتە زەر کوردستان بڕژێتە کوردستان مەجبورە ئەو حکوومەتە بچێ ئیتیفاقیە بکە بە پێی توانە ئەوەندێک کە بەدەستی کەوتووە لە پێناوی خۆشگوزارانی خەڵکی کوردستان بەدەستی بهێنی یا حتمێت دانوستاندنە تو لە کاتی کە تو زەعیفی لە کاتی ناوماڵی کوردیەک نییە لە کاتی ئەوەی کە کوردیەک ڕێز نییە لە کاتێک خەڵکێک هەیە کوردە و لە بەغدا خەنجەری ژەهراوی لە پشتی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان دەدا تو هەر ئەوەندەت بەدەست دەکەوێت وەڵام ئەگەیمە تەباویەک ڕیز بین لە داخوازیەکان هەمومان پشتی هەرێمی کوردستان بگرین پشتی حکوومەتی کوردستان بگرین ئێمە دەتوانین داواکاریەکانمان زیاتر جێبەجێ بکەین بەس سۆلاف خان کێشەی ئێمە لەگەڵ بەغدا تەنها موچەی فەرمانبەر نییە ئێمە کێشەمان لەگەڵ بەغدا
لەسەر بودجەی هەرێمی کوردستانە لەگەڵ تەسفێکردنی یەکی 2023ەوە دەبێ ئەوە تەسفێ بکرێ پارەمان زیاتر دەکەوێتە لای حکوومەتی فیدرالی. ئێمە کێشەمان مادەی 140 کێشەمان ئەنجومەنی فیدراالیا، کێشەمان نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستانە لە دەرەوە، کێشەمان بودجەی پێشمەرگەیە، کێشەمان دابینکردنی ئالیاتی عسکەری بۆ هێزی پێشمەرگە کوردستانە. بەڵام ئەوان لەبەرەوەی خۆمان یەک نین، لەبەرەوەی خۆمان تەبانی، لەبەر خۆمان یەک ڕێز نین. بەغدا بەس باسی موچەمان لەگەڵ دەکا. آخر کێشە ئێمە زۆر گەورەترە لە موچە. ڕاستە موچە شتێکی ئەساسیە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان، بەڵام بودجەکە کوردستان دەبوژێنێتەوە، بودجەکە کوردستان زیاتر ئاودان دەکاتەوە. مادەی 140 گەورەترین کێشەی زەویزار و سنووری هەرێمی کوردستانمان بۆ دیاری دەکاتن. بەڵێ ئێمە سپاس دەکەین بەڕێز مدحەت سلێمان، مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەشداریکردنت.